الرجيم بسم الله الرحمن الرحيم واصبر نفسك مع وصل صادق لسالة بهيت شيء ناخر من توابك نقول أواتك واصبر ناري وأصبر براني برزم حكمتي درسي أبرومان لراسياك بغمني خواف من تبسمك في وجه أخيك صدقة أقل لبر هل بو استقبالي أو برايك يا تيوتو بيوسا إعلاني رز احترام وخوش بيسي بوكي بدم يوم بيبكني أقل شتيك تنية برامبري بيكي بيكني نكدلي أهو داجي لكات چونك نشاني قوري أول دلي توها إنسان متكبر ومتعنت نبت برامبر بهمو كسي رق طال قسي رق رخصاري شي طالقات وخسار نموشاوكي زاد داخل عوي لقل كسانكات لسنتي بيغمبري خاصة صلى الله عليه وسلم جلولك أهد بلاي هند بيكني آسواري بيكني نجيب رخصاري بيغمبري خود وغان زاد داخل يكر لناخي جرينا أوتات چند جار جراويتيو أنا بيغمبري خواه رزي لقرتوم بدم هو بيكنيو خالقي كي أمراني مرزم إنسان لما أغلو منالي خوي واجب دريخي بويان متواضعانه بی لەگەڵیان هەمیشە لەسەر جدیات نەبی کاتێ دانەیە بۆ یاریکردن لەگەڵ ماڵ و منداڵت بۆ تایبەتی لەگەڵ خێزانت بزانێت کە ئەو لە دڵی دوا پێگەیەکی هەیە سوحبەتی لەگەڵاکەی سوحبەت و لەگەڵا بکە قبوڵی بکەی کە هەردووتان پێکەوە سوحبەت بکەن وەکو چۆن پێغەمبەری خوا دانیشتووە کە خواردن حازر کرێ عایشە دەستێکیشێ بە خواردنەکەیە و هێنێ بە ڕوخساری سەودا و پاشان ئەویشان قاچی پیرۆزی داهێنێ بۆی ئەویش تۆڵەی دەکاتەوە عایشە فەرموویەکە قاچی دانا بۆی تۆڵەم لێ بکاتەوە ئەویش خواردنەکە ئەگا بە ڕوخساری دایە عایشە لەو مەکانە دەگەورەی کە پێغەمبەری خوا هاتی بەو شێوە تەواضوعانە تەعامل دەکات کەواتە نزیکترین کەس لە تۆوە ئەبێ خۆشویستترین کەسی تۆ بێت ئەدەم لە بازنەکەی ئیسلامە جەوانە بێتەوە پێویستە نزیکترین کەسی تۆش موسڵمانترین بێ ئێمە ماڵ و مناڵم ئەبێ ئاسەواری ڕێز و احترام و خۆشەویستی لە دڵما دەرپێ بکەن وەکو چۆن پێغەمبەری خوا مناڵێکی ماچ کرد پیاوێک هاتووەتی یا ڕەسوڵ الله وەڵام من دایسە مناڵی خۆم ماچ نەکردووە فەرمووی من لا یەرحەم لا یوڕحەم ئەوەی ڕەحمی نەبێ ڕەحمی پێ ناکرێ مناڵەکە قورسایی خۆی لە دڵی توا نەبینێت ناکرێ خێزان بە هەمان شێوە پێغەمبەری خوا بۆ پێگە گەورەی کە هەبوویە بەم شێوەیە تەواضع لەگەڵ مناڵ و مناڵە تەواضع بووە هەتا ڕۆژێکیان کەدایە عایشە سەرەتا چوونە مەدینەیەتی کە ئەچنە دەرەوە لەگەڵ سەحابەکان بۆ ئیشێکە چن بە سەحابەکان فەرمووی ئێوە پێشکەون عایشە پێشیان کرد عایشە لەبەرەوەی تازە پێکەوتووە مناڵە و خەڵەو نەبووە پێشی پێغەمبەری خوا هاتەوە سەڵام ئەخە پێغەمبەری خوا هاتە مەدینە لە 53 ساڵی دەستی پێکرد ژیانی مەدینە پاش ماوەیە کە عایشە لە مەدینە خەڵەوە بێت ئەڵێ یاڵە عایشە پێشیان کرد هەمتر سەحابەکان پێشەخات پێغەمبەری خوا پێشی عایشە کە یا عایشە ئەمەیان ببیکەیان واجبە برانی بەڕێزم واجبە بمان بینن کە خۆشمانەوێن هەستن کە لە دڵمانان ئینسان ئەبێت وەکو بۆ پێغەمبەری خوا فەرمووی کە نەفەرێکت خۆشت بڵێ خۆشمەویت بەوەی پێگەی خۆی لە دڵی توا ببینێت کە تۆ دوو قسەکەی ڕێزی لێکردی زەردەخەنەیەکی بەرامبەرەکەی ئولفەت و سۆز و محبەت و خۆشەویستی دروستەکە ئێ مجتەمەعی ئیسلامیش لەسەر برایەتیش ئەساسی بریدە لە سۆز و محبەت و خۆشەویستی ئینشاءڵڵا دەرسی داهاتوو
ئەچین مووقیفێکی کە لە مووقیفەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەومێدیەوەی بتوانین اقتدای پێوە بکەین. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين. ئێمە کۆمزگەوتی لیگەنگرین هەڵدەچین هەموو هەفتەیەک بە سێ کەڕە ئیفتاری بۆ خوشکبرایانمان لەم شارەدا کە ئەم شارەی ئێمە پڕ لە هەموو قەومەکان بەتایبەتی ئەم مزگەوتی ئێمە برانی سۆماڵی، سوودانی، برانی عەرەب، هەموو قەومەکان لە عەرەبەکان بڵێن، هەتا ئەنگلیزیشی تایە لەگەڵ برانی کوردی خۆمان و نوێژی تەرایەش لێرە هەرەکرێت. الحەمدوللا مزگەوتەکەمان یەکێکە لەو مزگەوتانی کە سواز بەخوای گەورە بە عام هەموو خەڵکێکە لی ڕازیە. ئێمە کۆمزگەوتی لیگەنگرین ینی هەموو کاتێکە دەستی هاوکاریمانەوە بۆ خەڵکانی کوردستانی خۆمان، ئەو خەڵکانی کە کەم دەرامەتن لە کڕینی عەرەبانە بۆیان لە پێداوەسی هەموو شتەکانەوە و کۆمەڵی مناڵی هەتیوی زۆرمان لایە لە مزگەوتیمە هەموو ساڵێک هاوکاری ئەو مناڵە کوردە فەقیرانە ئەکەینەوە تیوانە ئەکەین، ئەو خوشکا بێوەژدانەمانەکەین لە کوردستان لە هەموو جۆرەکان لە هەموو شارەکانی کوردستان بێ جیاوازی. ئەم مزگەوتە الحەمدوللا هەموو نەتەوەکان ڕووی یەکەن بە تایبەتی ڕەوەندی کوردی لێرە ئێمە لە خزمەتی موسڵمانانین. ئەوە سەمانجی ڕەمەزانە ئامادەکردنی ئیفطارەکان، هەروەها هەر ئەسران وتارمان هەیە لە مامۆساکانەوە، شەوان دوای نوێژی تەراویح سەعاتی 12 ئەو دەشەوەی ئەخیر ئێمە هەموو شوێکان دائەنیشین، سەعات 12 وتارمان هەیە، سەعات 1 شەو نوێژمان هەیە، هەروە خواردنی بەربانگیش ئامادەیەکەین و خواردنی پاشێش واتە سحور هەر ئامادەیەکەین بۆ میوانە بەڕێزەکان. ئەوەی پێمان بکرێت بەپێی توانان لە خزمەتی موسڵمانانین. بە خێراتنی موسڵمانانی شاری دیسەکەین بە هەموو ڕەگەز و قەومەکانەوە. ئێمە لێرە خزمەتی هەموو مسلمانانەکەین. لەخوای گەورە بەزا بێمانی خۆش و پیرۆز و بەرەکەتدارە، تر لەخوای گەورە بەزا بە خەڵکیش ئەم شتانە ئێنە دیتی ئەمەش لێرە لەگەڵ ئەم جەماعەتەیە بە خۆمان تەوزیعەکەین و ئەیدن بەدەست مسلمانانەوەی تر خوای گەورە لە ئێمەش ڕازی بێ و لەوانش ڕازی بێ و الحمد لله رب العالمين الرحمن الرحيم
مالك يوم الدين. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. سپاس و ستایش بۆ خوای گەورە کە دەرفەتێکی وای ڕەخساندووە ئێمە بتوانین لە مزگەوتی لینکن گرین وەکو ئەو جۆی کە ئەیبی بەڕاستی جوێکی زۆر ئیمانیە زۆر خۆشە. مزگەوتی لینکن گرین لە وڵاتی بەریتانیایە. ئێمە وەکو کوردانی ڕەوەندی کوردی لە بەریتانیا و لە ئەم شارە بە تایبەتی لە شاری لیدز زۆر خۆمان بە خۆشحاڵە زانین بەڕاستی کە لە مزگەوتێکی ئاوا لە یەکێک لە ماڵەکانی خوای گەورە کۆبووینێتەوە کە بەڕاستی باوەشی گرێتەوە بۆ هەموو جالەکانی ئەم شارە. داوا ئەەکەین لە خوای گەورە داواکاری لە خوای گەورە کە نوێژ و ڕۆژ و تاعەت و پەرستشی هەموو لایەکی قبول کردبێ ئینشاءڵڵا و بە هیوام ئینشاءڵڵا ئەم جۆرە چالاکیانەیش بەردەوام بێت لە تەواوی مزگەوتەکانە. ئێستا تەواوی خانەوادەکان مەسەرەن ئەتوانن لە هەفتەی 2 ڕۆژ لەم مزگەوتا دانیشن پێکەوە نانێکە خۆین بەربانگەکەینەوە بەڕاستی جەوێکی ئیمانیە. الحەمدوللیلا ئێمە وەکو مزگەوتی لیکن گرین شاری لیدز مزگەوتەکەمان لە مانگی ڕەمەزانە بەگشتی دەرگای واڵایە و کراوەیە بە تایبەتی لە دەشەوی ئاخری لە دووقەدری پیرۆزدا و ئێمە تەراویح و نوێژ و هەموو شتەکان بێ جیاوازی لەگەڵ نەتەوە قەومەکانی کە ئەکەین و پێکەوە ئفتاری ئەەکەین و شەونێژمان پێکەوەیە و هەموو شتێکمان وایە مزگەوتەکەمان الحەمدوللیلا ئەم دەشەوی ئەخیرە لە خزمەتی هەموو مسلمانانی لیدز و دەوروبەری شاری لیدزە بەگشتی بێ فەرق و جیاوازی لەگەڵ هەموو قەوم و نەتەوەکانە پێکەوە الحەمدوللیلا ڕەمەزانێکی زۆر خۆش و باشە دەرزمان هەیە شەونێژ هەیە تەراویح هەیە قورئان خوێندن هەیە و الحەمدوللیلا تا ئێستا زۆر باشە ڕۆ. ئێمە وەکو ڕەوەندی کوردی لە شاری لیدز و دەوروبەری سوپاسی برایانی مزگەوتی لینکن گرینەکەین کە هەڵساون بە ئامادەکردنی خواردن هەڵساون بە ڕێکردنی مزگەوت بۆ تەواوی ڕەوەندی کوردی لە شاری لیدز و دەوروبەری. ئێمە زۆر خۆشحاڵین کە مزگەوتێکی زۆر لەم وڵاتە کراوەتەوە کە تەراویحی لێکرێت شەونێژی لێکرێت قیامەل لەیل هەموو ئەمانە و جگەلەوە ئەم برایانە ئازیەتە کێشن ڕۆژانە خواردن حازرەکەن بەربانگ حازرەکەن. سوپاسی تەواوی مسلمانانی لیدز و دەوروبەریشی ئەەکەین کە هاوکاری برایانی مزگەوتن ڕۆژانە بە دابینکردنی خواردن بۆیان بە دابینکردنی بەربانگ بۆیان. خۆشحاڵین بەڕاستی کە ئێمە لە دەرەوەی لیدزیش لە وەیکفیلدەوە دێن بۆ ئێرە چونکە بەڕاستی ئەم پیاوانە ئازیەتە کێشن مزگەوت ئامادەکەن بۆ برا مسلمانەکان کە بتوان شەوانە لە لەیلەتو قەدرا لێرە بمێننەوە. استووا واعتدلوا. الله أكبر. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. المال والبنون زينة الحياة الدنيا والباقيات الصالحات خير عند ربك ثوابا وخير أملا. ويوم نسير الجبال وترى الأرض بارزة وحشرناهم فلم نغادر منهم أحدا
وعرضوا على ربك صفا لقد جئتمونا كما خلقناكم أول مرة بل زعمتم أن لن نجعل لكم موعدا ووضع الكتاب فترى المجرمين مشفقين مما فيه ويقولون يا ويلتنا ما لهذا الكتاب لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها ووجدوا ما عملوا حاضرا ولا يظلم ربك أحدا. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. وإذ قلنا للملائكة اسجدوا لآدم فسجدوا إلا إبليس كان من الجن ففسق عن أمر ربه أفتتخذونه وذريته أولياء من دوني وهم لكم عدو بئس للظالمين بدلا ما أشهدتهم خلق السماوات والأرض ولا خلق أنفسهم وما كنت متخذ المضلين عضدا ويوم يقول نادوا شركائي الذين زعمتم فدعوهم فلم يستجيبوا لهم وجعلنا بينهم موبقا. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. السلام عليكم ورحمة الله.
السلام عليكم ورحمة الله. استغفر الله.